لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 25 خولی ناوی کوردستان و لە دێربی پایتەخت پێشمەرگەی هەولێر لە پیرمە میوانداری یانەی دایک یانەی هەولێری کرد. لە یەکەم خولەکی یاریەکە و یەکەم دەرفەت خەریک بوو پێشمەرگەی هەولێر پێش بکەوێت، دەرفەتەکە سوودی لێ وەرنەگیرا لەگەڵ ئەوەی هەولێر زیاتر پێویستی بە سێخاڵ یاریەکە بوو بۆ ئەوەی لە ناوچەی دابەزین دوور بکەوێتەوە، بەڵام پێشمەرگەی خاوەن ماڵ باشتر دەردەکەوت. زۆربەی کات بەرگریکاران یانی هەولێر بەو پەڕی توانای خۆیانەوە هەوڵی پارێزگاریکردن لە گۆڵەکەیان دەدا، هەرچەندە کۆنتڕۆڵی تۆپ تاڕادەیەک لە نێوان هەردوویانەوە بە یەکسانی دەردەکەوت، بەڵام هەولێر مەترسی لەسەر گۆڵ یانەی میواندار نەبوو. لە خولەکی 38 هاوڕێ ئەنوەر خەریک بوو ئەنجامی یاریەکە بگۆڕێت، بەڵام بارزانی گۆڵپارێز و بەرگریکاران دەرفەتیان نەدا. لا نیوەی دووەم پێچەوانەی نیوەی یەکەم هەولێر خۆی کۆکردەوە بۆ ئەوەی گۆڵێکی خێرا لە پێشمەرگەی هاوشاری تۆمار بکات. سەڵاح حەسەن دەست پێشخەر بوو، ستون ڕێگری لێ کرد. هەوڵەکانی کوڕانی هەولێر بەردەوامی هەبوو، تەواو مەترسیدار دەردەکەوتن. محەممەد هاواریش بەم لێدانە هەوڵی خۆیدا بەخت یاوەری نەبوو. ئەمیر ئیسماعیلیش لا دوو هێرش هەوڵی گۆڕینی ئەنجامەکەیدا، بەڵام پێی نەگەیشت، هەر بۆ یاریەکە بە یەکسانی و بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. یاری کرد هەم شەوتێکێمە کرد شەوتێ دوو کرد حسابکەم هەیاری نەکردووە، والله هەر هیلاک نەبووم ڕاستی، هیلاک نەبوون عنی هەر لە ئاردی بوون و هەر یاریکە هەندە نەخۆش بوو. خۆم ئەگەر هیلاک نەمزانم یاری نەکردو حسابکە، هەر هیلاک نەبوومە نازانم یاریەکە چۆن بوو بووان بوومە عنی یارێکی خۆشتیم تیان نەدیت نازانم ئەوی تریش دەغاستە کۆتنی بخۆمان بڕوان دەکەم بۆ یاری دەبێت ئینشاءالله. ناتوان برێم ڕازم چکە ئێمە لە پلەکانی خواروین دەبایە هەر چۆنێک بە ئەو یاریمان بربا یاریەکەشمان قورس بوو لەگەر پێشمەرگەی هەولێر. شەوتیەکەم یعنی هەردوو هەزمەکان وە چێک بوو، بەس شەوتی دۆم ئێمە زەقت و برێسمان کرد دەماتوانی گۆڵخین، یعنی چەند فرسەتشمان و ڕێکەت بەزیترۆ یاریزانە مۆفەقدەم بۆ ئینشاءالله لە یاریەکان تو دەبی بە هەر جۆرێک بێتن ئێمە سێخاڵ یاریەکان بەدەست بێنێ. ئەگەر هەرچی لە دەرەوە یاریگای خۆشمان بێ تۆ عالکەم بەس نابێ بە هیچ شێوەیەک نوختە لە دەست بێن لە یاریەکانی خۆمان. بەمەنجامە لە دواوەی ڕیزبەندی خولی ناوی کوردستان هیچ گۆڕانکاریەک ڕووی نەدا و هەولێر با کۆکردنەوەی 23 خاڵ لە خانەی چواردەم و پێش کۆتایی مایەوە. پێشمەرگەی هەولێریش بە 30 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی شەشەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام پیرمام.